إن الحمد لله نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله تعالى من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أما بعد، بەردەوامین لە باسکردنی تاوانە گەورەکان. خوای گەورە میهرەبان بمان پارێزێ لێی. بۆیە ئیمامی ذەهەبی ڕەحمەتی خوای لێ بێت دیارە بیدایەت چۆن بنیە الئیسلام على 50 ضدەکانی هاوردەتەوە. یەکەم شەهادەتی ئەن لا ئیلاهە ئیلا الله. ئەجر و پاداشتی ئەم کەلیمەیە کە خوای گەورە و میهرەبان ئەرز و ئاسمانی لەبەر خاتر ئەو کەلیمەیە دروست کرد، کە بەهەشت و جەهەنەمی لەبەر ئەو کەلیمەیە دانا، کە هەچی کتوبی سەماوی هەیە دایگرت لەبەر ئەو کەلیمەیە، و هەچی پێغەمبەر هەیە لەبەر ئەو کەلیمەیە ناردی، و هەروەها هەموو مەخلوقاتی لەبەر ئەو کەلیمەیە دروست کرد. قال من قال لا إله إلا الله خالصا من قلبه دخل الجنة. ئەوەنە ئاسان، کەلیمەیەکی خۆش، ئەجر و پاداشتێکی زۆر. بەڵام ضدەکەی بەتاڵی بکەیتەوە، لا إله إلا الله بەکاملی نەڵێی، تەصدیقی نەکەی، شەرتەکانی جێبەجێ نەکەی، مەرجەکانی جێبەجێ نەکەی، و تویانە کلیلی بەهەشت لا إله إلا اللهە. بەڵێ، بەڵام ئەگەر کلیلێک دگانی نەبێت قاپیت بۆ کاتەوە، قاپی ناکاتەوە. ئەو لا إله إلا اللهش دگانی هەیە. بۆیە ضدەکەی شیرکە کە باسمان کرد، زۆر خەتەرە کە کەسێ بە شیرکەوە بمرێ بەبێ تەوبە، بیر و باوەڕی وابێت، هەتایی لە جەهەنەمە مێنێتەوە. بە مقابل شیسەیەکەی کەلیمەی لا إله إلا الله، من قال لا إله إلا الله خالصا من قلبه نفعته يوما من دهر. ڕۆژێ لە ڕۆژان هەفریایەکەوێ لە قیامەت، هەر دەرێکا لە جەهەنەم. شهادة أن لا إله إلا الله وأن محمد رسول الله وإقام الصلاة. ئەجر و پاداشتی نوێژ گەلێ زۆرە. یعنی نوێژی نیمەڕۆ ئەکەی هەتاوەکو عەسر، هەچی تاوانێکەکەی عەسرت کرد هەمووی ئەسڕێ خوای گەورە میهرەبان. ئەجر و پاداشتی نوێژ زۆرە. بەڵام بە مقابلی ئەو کەسەی کە نوێژ ناکە، حکمی تارک الصلاة کە باسمان کرد، العهد الذي بيننا وبينهم الصلاة فمن تركها فقد كفر. بینی ئێمە و کافرەکان نوێژ، ئەوەی نوێژ نەکا کافرە. بمقابل وإيتاء الزكاة، ئەو کەسەی کەوا ماڵی خۆیە بەخشێت، وتارەکەمان لەسەر مانع الزەکاتە، ئەو کەسانی کە دەوڵەمەندن ئەوان نەگرێتەوە. ئەجر و پاداشتی ئەو کەسانی کە زەکات ئەدەن گەلێ زۆرە. خوای گەورە میهرەبان لە 26 شوێنە باسی زەکاتی کردووە لەگەڵ نوێژایە. و ئەجر و پاداشتی ئەو کەسانی کە زەکات ئەدەن. و ئەفەرمێ پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام: لا يتصدق أحد بتمرة من كسب طيب إلا أخذها الله بيمينه فيربيها كما يربي أحدكم فلوه حتى تكون مثل الجبل أو أعظم. رواه مسلم. أو صدقاء أجر پاداشتی ئەو کەسەی کەوا زەکات ئەدا، ئەگەر خورمایە ببەخشیت لە ماڵێکی حەڵاڵی خۆت، خوای پەروەردگار بە دەستی ڕاستی خۆی وەری ئەگرێلێت، و پەروەردەیەکە ئەو دەن کە خورمایە، هەتا وەکو ئەوەی شاخێکی زۆر گەورەی لێکا لە قیامەت. واتە ئەجر و پاداشتەکەی یا لە شاخێک گەورەتر، خورمایەک لە کەسبێکی حەڵاڵ. بەڵام بە مقابلی ئەو کەسەی کە زەکات نادا، خەتەری ئەو کەسە ئیمامی ذەهەبی یەک دوو ئایەتێک و دووسێ حەدیثێکی هاوردەتەوە، ئینشاء الله باسیەکەین. جا ئەوەی دەوڵەمەنە کە زەکات نادا شوملی ئەوەکە، شوملی فەقیر ناکە. تاء الزكاة وصوم رمضان
ئەجر و پاداشی ڕۆژووی مانگی ڕەمەضان قال من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه بەڵام ئەوە یەک ڕۆژێ بە بێعوذر نەگرێت خەتەرە باسی یەکەین ئینشاءالله. پێنجەم حەجکردن، حەجی ماڵی خوای گەورە. هەچ کەسێک چێ بۆ حەج دێتەوە وەکەوە تازە لەدایک بوو بێت. ئەگەرەوەی توانای هەبێ و بۆی ئاسان بێ و نەچێ بۆ حەج عقوبەکەی زۆر گەورەیە کە باسی یەکەین ئینشاءالله. جا ئێستاکە ئینشاءالله باسی مانع الزەکاتەکەین کە بیڕەی پێنجەمە یا شەشەمە. زەکاتش براکانم طبعا فەرضە و ضرورەتە، شتێکە لە دینە ئەبێ هەموو کەس بیزانی و ئەبێ هەموو کەس ئەیزانێتش. هەر کەسێ باوەڕی بە واجببوونی زەکات نەبێت ئەو کەسە کافرە. کەسێ با هەر خەریکی نوێشکردن بێ و جەماعەت بێ و شایەتمان و حەجش بکا و مانگی ڕەمەضانش بە ڕۆژ بڵام بەس بڵێ زەکات واجب نییە، ئینکاری بکا و کەسە کافرە، هیچی لێ قبوڵ نابێت. بەڵام کەسێک کە بیر و باوەڕی وابێ کە زەکات واجبە و حەقێکە لەسەری کە بیداتە فەقیران، بەڵام کەسە لە نایدا لە ڕەزیلی نایدا هەوا و ئارەزووی خۆی وای لێ کردووە کە زەکات نەدا، ئەمام کەسە عاسیە و ئەمە تاوانێکی گەورەیە کە باسیەکەین. بۆیە هەوڵی ئەوە بدەین کە زەکاتی ماڵەکەمان دەربکەین. كل امرئ في ظل صدقته يوم القيامة حتى يقضى بين الناس. هەموو کەسێ لەژێر سێبەری سەدەقەکەی تا لە ڕۆژی قیامەتە هەتا وەکو خەڵکی محاسەبا کرێ. و هەوڵی ئەوە بدەن زەکاتی ماڵەکەتان دەربکەن، چونکە پێغەمبەرە فەرمێ صلى الله عليه وسلم تصدقوا فيوشك الرجل تمشي بصدقته فيقول الذي أعطيها لو جئتنا بها بالأمس قبلتها فأما الآن فلا حاجة لي بها فلا يجد من يقبلها. أفرمي عجلك لصدقة كردنا لزكاتك تانا عجل بكن والله روجيك ديت مال بمال أقري دي بدي أقري بس بو أوي زكاتك بدي تكسيك وريناك يا أخي كسيك أقري علي بس زكاتكم لي ورقرا علي والله دوينة بتاور داير رنگا پێویستی مان پێی بووە والله ئێستاکە پێویستی مان پێی نی. یەکێ لە نیشانەکانی قیامەت ئەوەیە کە زەوی ئەتەقێت، کە زەوی تەقی ئاڵتون دێتەبان وەکو دنگا وەکو عامود زیو دێتەبان. ئەو ئینسانی کەوا خەڵکی کوشتەوە ئەڵێ من لەبەر خاتری ئەمە خەڵکم کوشت، ئەو کەسەی کە دەستی بڕاوەتەوە ئەڵێ ئەمن لەبەر خاتری ئەمە دەسم بڕاوە، أو كسي كسيلي رحمي قطع كردوه في هذا لبر أمام من سيلي رحم قطع كردوه ثم يدعونه ولا يأخذون منه شيئا. كسالي ناقري وازي ليدين آلتون قشت كوتوه كسالي ناقريت. فزكاتي كسي كباري هبيت باري خوي بيت بقيت حدي نصاب ساڵێک بەسەریا بچێت لە ژێر دەستی خۆیان بێت ئەبێ زەکاتەکەی بدا. ئەو کەسەی کەوا حوشتری هەیە ئەبێ ساڵانە زەکاتەکەی بدا. لە حوشترێک هەتا 4 حوشتر زەکاتی نییە، بەڵام گەیشتە 5 حوشتر تا 9 ئەمجا مەڕێکە کاتە زەکاتی. لە 10 بۆ 14 2 مەڕەکە، لە 15 بۆ 19 3 مەڕەکە، لە 20 بۆ 24 4، لە 25 بۆ 35 اینجا کە بنتو مەخاض و بنتو لەبوون و ئەوانە دەست پێکە. لە یەک مانگایەکەوە تا 29 مانگا زەکاتی نییە، بۆ 30 مانگا ئەمجاکە تەبیعێک یا تەبیعەیەک کە گۆڵکێک ساڵێکی تەواوی کردبێ، لە 40 تا 59 موسینێک یا موسینەیەک کەواتە 2 ساڵی تەواو کردبێ. و هەروەها مەڕش لە مەڕێکەوە تا وەکو 39 مەڕ ساڵێکش بەسەریا بچێت زەکاتی نییە، بۆ 40 مەڕ یەکێکێ بێ زەکات بێ. نابێ بەران دەربکەی، نابێت تەگە دەربکرێ، نابێ حیوانی لاواز دەربکرێ. و هەروەها لە 40 تا 120 ساڵێکی بەسەرا بچێ هەر یەک مەڕێکە، بووە 121 ئەمجاکە 2 مەڕە، لە 121ەوە تا 200 ئەمجاکە 2 مەڕە، ئەمجاکە گەیە 400 ئەمجاکە هەر 101 مەڕێکە. ئەمە زەکاتی حیوانات. ئاڵتون هەروەها
ئاڵتونش ئەبێ زەکاتی دەربکرێت وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێت عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاس إن امرأة من أهل اليمن أتت رسول الله صلى الله عليه وسلم وبنت لها في يد ابنتها مسكتان غليظتان من ذهب وأتدو بازني باني قولة لدسك شكيابو فقال پیغمبر پی فرمو عليه الصلاة والسلام أتؤدين زكاة هذا؟ قالت لا. فرمووی نەخێر ئەی پێغەمبەری خوا، فەرمووی زەکاتی ئەم بازنەی دەست ئەدەی؟ فەرمووی نەخێر. پێی فەرموو ئەیەسڕك أن يسورك الله عز وجل بها يوم القيامة سوارين من نار؟ قال فخلعتهما فألقتهما إلى رسول الله صلى الله عليه وسلم فقالتهما لله ولرسوله. فرمووی زەکاتی بازنەکەی دەست ئەدەی؟ ساڵانە. فەرمووی نەخێر. فەرمووی حەزەکەی ئەم دوو بازنە ببێتە دوو دیواری ئاگر لە قیامەتا دەورت بدا؟ کەواتە ئەو کەسانە با نەخەڵەتێن ئەو ئافرەتانی کە ئەڵێن ئاڵتوونەکانمانەکەی نەقەی خۆمانە زەکاتی نییە. نەخێر، ئێم حەدیثە چی لێکەن؟ جمهور لەسەر ئەوەن ئاڵتون بکاتە قەی خۆیان، نەیکاتە قەی خۆیان، مادام گەیشتە حەدی نیساب، گەیشتە 20 مسقاڵ و ساڵی بەسەراچوو، ئەو کاتە بێ 9 مسقاڵی بدە، وئیلا ئەبێتە پارچەیەکی ئاگر و ئەبێتە گیانێ. فەو کەسەی کە مەنعی زەکاتەکە خەسارەتمەندە لە دنیا و لە قیامەتە. هەر لە دنیادا بەڕاستی ژیانێکی ناخۆشە باتە سەر، هیچ مرتاح نییە، هەرچی ماڵی هەیە لە ڕێی دکتۆرە، ئەوەی زەکات نادا، یا ئەوە تا کەسێک دێ ئەیبا مناڵەکەی ئەدزێ لەولاوە 30 دەفتەری لێ ئەسەنێ، 40 دەفتەری لێ ئەسەنێ، تەیانە هەیە، یاوەتە هەر خەڕی ڕێگای مستەشفایە، یاوەتە لە ژیانێکی ناخۆشە تا بەڕاستی دائیم لە مەشاکیلاتە. فەئەو کەسانە مانعی زەکات کە زەکاتەکەیان منعەکەن لە فەقیر و فوقەرا، ئەمە ئیشانە. بۆیە خوای گەورە میهرەبانە فەرمێت واللەیلی ئیذا یەغشە، سوێن بەو شەوەی کە وا تاریکای دێنێتە سەر مەخلوقاتە، والنەهاری ئیذا تەجەلە وما خلق الذكر والأنثى، سوێنەکان هەمووی جیاجایە. إن سعيكم لشتى، کردەوەکانتان هەمووی جیاوازە. فأما من أعطى واتقى، ئەوەی بەخشی و تەقوای خوای هەبوو، وصدق بالحسنى، چاوەڕێی ئەجر و پاداشتی کرد، بەڕاستی خستەوە قیامەت، فسنيسره لليسرى، ئەوە ڕێگای بۆ ئاسانەکەین بەرەو جەنەت. وأما من بخل واستغنى وكذب بالحسنى فسنيسره للعسرى، ئەوەی ڕەزیل بێت، ئەوەی زەکاتی ماڵەکەی نەدا و ئەجر و پاداشتی قیامەتی بە درۆ خستەوە، ئەوە ڕێگای قورسایی و شەڕی بۆ ئاسانەکەین، لە ژیانێکی ناخۆشە ئەبێت، هیچ مرتاح نییە. ئەمە هەر لە دنیادا، و هەروەها هەر لە دنیادا ئەو کەسەی کەوا مەنعی زەکاتەکەی ئەکات ئەبێ زۆر ئاگادار بێ و بترسێ لەوەی لە سەرە مەرگە لە ئاخر شەڕی بترسێت کە خەتمی نیفاق لە دڵی نەدرێت. بۆیە لە منافقەکان لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خوای گەورە میهرەبان کە بۆمان باسەکە لە قورئاندا ئەفەرمێت ومنهم من عاهد الله، وعد و پەیمانیان داوە خوا منافقەکان، وتیان لئین ئاتانا من فەضله، ئەگەر خوا ماڵمان پێ ببەخشێت لەنەصەدەقەنە وەلەنەکوونەنە من الصالحین، سوێن بێ بەخوا ئێمە ماڵەکانمان ببەخشین و زەکاتی ماڵەکەمان بدەین و لە پیاوچاکان بین. فلما آتاهم من فضله، کاتێ خوای گەورە میهرەبان ڕژان یێبانیان، نیعمەتی خۆی دا پێیان، بەخیلوا به، ڕەزیلیان کرد زەکاتەکەیان نەدا، وتەوەلەو وهم معرضون، پشتیان کرد لە ئەمرەکەی خوا، لە جیاتی ئەوەی شکری خوا بکەن، وعدەکەیان جێبەجێ نەکرد و درۆیانش کرد.
فأعقبهم نفاقا في قلوبهم إلى يوم يلقونه بما أخلفوا الله ما وعدوه وبما كانوا يكذبون. خواهي قولوا مهربان ختم نفاقي لدليان دا تازە ئیسفادەی نییە. ختم الله على قلوبهم بەکەس لا ناچێت بۆ لەبەرەوەی وعد و پەیمانی خوایان شکان وتیان ئێمە وعدە دەینە خوا وعدەکەیان شکان و هەروەها درۆیانش کرد ماڵەکەیان نەبەخشی. نە ئەوە تا وعدەکەیان جێبەجێ کرد و نە ئەوە تا قسەکەیان هاوردەدی کە وتیان ئێمە ماڵەکەمانە بەخشین و زەکاتەکەیە دەین. لە دنیادا تووشی نیفاق دەی و لە ژیانێکی ناخۆشە ئەبی و ئەمما لە قیامەتە ئەو کەسەی کەوا مانع الزەکاتە کەوا پارەی زۆری هەیە ماڵی زۆری هەیە بە ئاگادار بێت ئەو دۆلارانەی کە سەفتەیەکەی ئەو پارەی کە سەفتەیەکەی ئەو ئاڵتوونە بیرقەدارەی کە سەفتەیەکەی لە ماڵەوە هەمووی بۆت ئەبێتە قوربەسەری لە قیامەتە. بۆتە بێتە چی؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم کە تەفسیری ئەو ئاەتە ئاکا لە سوورەتی ئالی عیمراندا خوای گەورە میهرەبانە فەرمێت ولا يحسبن الذين يبخلون بما آتاهم الله من فضله با ئەو کەسانەی کەوا مانعی زەکاتن زەکاتی ماڵەکەیان نادەن و حساب نەکەن کەوا خوای گەورە میهرەبان ماڵی پێیان بەخشیوە هو خەیڕا لەهم ئەوە چاکە بۆیان بل هو شەڕ لەهم بەڵکو ئەو ئاڵتون و دۆلار و سەیارە و ئەو ماڵە زۆرەی کە هەتا شەڕە بۆت. سيطوقون ما بخلوا به يوم القيامة هەمووی ئەبێتە تەوقێک بەلەشتەوە لە ڕۆژی قیامەتە. بەڵام چ تەوقێک؟ پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێت من آتاه الله مالا فلم يؤدي زكاته مثل له يوم القيامة شجاعا أقرعا له زبيبتان يطوقه يوم القيامة ثم يأخذ بلهزمتيه يعني شدقيه ثم يقول أنا مالك أنا كنزك ثم تلا رسول الله صلى الله عليه وسلم ولا يحسبن الذين يبخلون بما آتاهم الله من فضله هو خيرا لهم بل هو شر لهم سيطوقون ما بخلوا به يوم القيامة. أفرمي مالكي لروج قيامتا أبيت بماريكي زور قورا أبيت بأجدهايكي زور قورا خدا پنامان بدا ماركش أقرع كسلا توقي سري ماركتوكي بيوانية ئەوە نیشانەی ئەوەیە زەهری زۆرە. پەنا ئەگرینە خوای گەورە و میهرەبان لەگەڵ پێوەدانی ماریەکە بیدایەت چەندێ ژانەکە ئەو مارە 70 ساڵ بەو دەردەژانەوە ئەدبە هەر پێوەدانێک بەو مارەوە. خدا پەنامان بدە. ئەفەرمێ مارەکەتون ئەیگرێ و لە سەریەکە دەمی ئەگرێ و بەرەو کاکیلەی هەڵێ دڕێ و گازی لێگرێ و ئەو ژەهرەی تیا بەتاڵەکە پێی ئەڵێ ئەنە مالوکە ئەنە کەنزوکە من دۆلارەکەتم من ئاڵتوونەکەتم من تیجارەکەتم من پارە زۆرەکەتم کە خەڵکیت مەحرومە کرد کە فەقیر و فوقەرات مەحرومە کرد نەتەدا بە خەڵک هەتا دینارێ لە دەست دەرەچێت ئەڵێ بە زۆر پێیەکەن. بەڵام مسلمان نابێ وابێ ئاگامان لەوە بێت ئەو پارە و پولە هەمووی ئەبێتە ئەو مارە خوابمان پارێزێت. جا ئەو کەسێک کە زەکات نادا ئەمە حاڵێتی لە قیامەتە. دووهەم خوای گەورە میهرەبانە فەرمێت والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم. ئەو کەسانەی کەوا ئاڵتون و فضە و پارە و ماڵ خڕەکەن و نایبەخشن لە پێناو خوای گەورە و میهرەباندا مژدەیان بدەرێ ئەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام بە عەذابێکی پڕ ئێش و بەردەوام. یەومە یوحمە لە ڕۆژی قیامەتە ئەو پارە و پوڵەت يحمى عليها في نار جهنم فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم هذا ما كنزتم لأنفسكم فذوقوا ما كنتم تكنزون.
پێغەمبەر عليه الصلاة والسلام تفسير ئەم ئاەتەی کردووە ئەفەرمێت ما من صاحب ذهب ولا فضة لا يؤدي منها حقها إلا إذا كان يوم القيامة صفحت له صفائح من نار أو بارو بولي همي بو أبيت تختي أمني آسن سور أبيت ولناو جهنم لآقر فأحمي عليها في نار جهنم لناو جهنم داخل كريت أو بارو بولو آلتوينو أو فضيت كخرج كردو زكاتي نادي ناي بخشي لبينا وخواي پروردگار داخل كريت فتكوى بها جنبه وجبينه وظهره كلما بردت أعيدت له في يوم كان مقداره 50,000 سنة حتى يقضى بين العباد فيرى سبيله إما إلى الجنة وإما إلى النار أويا ما لكي همي بو أبيت آسن لناو جهنم داخل كريت قبر غي پێ داخەکرێت ناو چەوانی پێ داخەکرێت پەنا ئەگرینە خوای گەورە پشتی پێ داخەکرێت وتیوانە بۆچی خوای گەورە و میهرەبان ئەم سێ شوێنەی باس کردووە لەبەرەوەی ئینسانی دەوڵەمەنی ڕەزیلی چروک کە ماڵەکەی نابەخشێ لە پێناو خوای پەروەردگار کاتێ فەقیرێ دێ بەلایەوە دەمچاوی ئەدا بەیەکە بۆیە ئەو ناوچەوانی بەو ماڵەی خۆی داخەکرێت ئەم جاکە لای لێەکە بۆیە لاکانی پێ داخەکرێت ئەگەر زۆر لی نێزگەوە بێ پشتی لێەکە بۆیە پشتی پێداخەکرێت پەنا ئەگرینە خوای گەورە میهرەبان ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرموویەتی أيما مال أديت زكاته فليس بكنز وإن كان مدفونا في الأرض هەچ ماڵێک زەکاتەکەی دەربکرێت با لە ژێر زەویش بێ و خڕی بکەی مادام زەکاتەکەی ئەدەی سەدەقە ئەکەی ئەوە بە کەنز حەساب نییە کە خوای گەورە میهرەبانە فەرمێت والذين يكنزون الذهب والفضة وأفرميت وأيما مال لم تؤدي زكاته فهو كنز يكوى به صاحبه وإن كان على وجه الأرض أجر لسر زويج بيت ما دام زكاتكي ندي أو بيي كوي أكري لقيامتا بلام شكويك پارچەیەکی ئاسن لە جەهەنەما داخ بکرێ خوای گەورە میهرەبان پەنامان بدە و هەروەها ئەو کەسەی کەوا مەڕووماڵاتی هەیە و حوشتری هەیە و مانگای هەیە ماڵی تری هەیە کە زەکات نادا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت ولا صاحب إبل ولا بقر ولا غنم لا يؤدي زكاتها ئەفەرمێت لە ڕۆژی قیامەتە أو حيوانان هموي دين أيشيلنو تطوؤه بأخفافها وتعضه بأفواهها كلما مر عليه أولاها رد عليه أخراها في يوم كان مقداره 1000 سنة حتى يقضى بين العباد فيرى سبيله إما إلى الجنة وإما إلى النار همو أو حيواناني كهد بولا دنيا دا وخزمتيان تكردوا كزكاتي نداوا همویان دێن قەپت پێیاگرن و هەمویان دێن ئەچێلن لە ڕۆژی قیامەتە خوای گەورە میهرەبان بمان پارێزێت بۆیە براکانم هەوڵی ئەوە بدەین ئەگەر بێت و دەوڵەمەنەکانمان الحەمدولله فەضڵ بۆ خوای گەورە میهرەبان ئێساکە وەکو جاران نییە جاران بە کۆڵانێک لەم سەرەوە هەتا وەکو ئەو سەر بگرن لە دێیەکە یەک ماڵێک سایارێکی هەبووە ئێساکە ماڵی وا هەیە 3 سیاری هەیە جاران تۆ هەر ساوەرت ئەخوارد ئێساکە بەدەست برنجەوە بێزار بووی ئێساکە الحەمدولله هەموو شت هەیە ئێسا الحەمدە خەڵک هەمووی ڕاتبی هەیە هەموو دەوڵەمەنە جاران خەڵک لەبەر لەمپەدا ئەنشت سە خەڵک هەمووی سبلتی هەیە و هیتەری هەیە و ماڵی زۆر خوای گەورە میهرەبان ماڵی زۆری بەخشیوە نیعمەتی خوای گەورە میهرەبان زۆرە بەسەرمانەوە ئەگەر ئێمە شوکری نیعمەتەکان بکەین ئەوە وعدی خوای گەورە میهرەبانە زیادی ئەکات فهول بدەین والله پێغەمبەر عليه الصلاة والسلام سوێنی خواردووە و شایەتی داوە فەرموویەتی ماڵی مسلمان کەم ناکا بە سەدەقەکردن ماڵی مسلمان کەم ناکا بە سەدەقەکردن و هەروەها ما من يوم يصبح العباد فيه
إلا ملكان ينزلان فيقول أحدهما اللهم أعط منفقا خلفا ويقول الآخر اللهم أعط ممسكا تلفا. هەموو ڕۆژێکت کە لێ ئەبێتەوە ئەی بنیادەم دوو مەلائیکەی کیرام دائەبەزن بۆلات، هەردوو مەلائیکەکە دەست بە دوعا ئەوەستن و دوعا ئەکەن، ئەڵێن یا ڕەبی خوایە ئەم عەبدەی تۆ ئیعطی منفقا خەلەفا، خوایە مادام ئەبەخشێ لە پێناو تۆیە خەلەفی بۆ بکە بیهێنە جێگاکەی. مەلائیکە دوعات بۆ بکە، ئەگەر چاکە بکەی و سەدەقە بکەی، ئەگەر سەدەقە نەکەی هەردوو مەلائیکەکە دوعات لێکەن، ئەڵێ اللهم أعطي ممسكا تلفا، خوایە ئەوەی کەوا ممسیکە ماڵەکەی نابەخشێ لە پێناو تۆیە خوایە لە ناوی بەرە بە فیڕۆی بەرە تەلەفیکە لە پێش خۆتەوە بینێرە ما عندكم ينفذ وما عند الله باق. والله ئەوەی لە لای ئێمەیە هەمووی ئەڕوا بەیانی بمری کراسەکەی بەرت گیرفانی نییە، خۆ هیچ شتێکترت لەگەڵا نانێرن، چەرچەفێک چییە لەگەڵ تا ناینێرن، یەک سەنگیا چییە لەگەڵ تا ناینێرن. تازە تۆ کە مردی لە کاتی سەرمەرگا وەسیەت مەکە ئەوە بدەنە فڵانە کەس و ئەوە بدەنە فڵانە کەس، بتەوێ نەتەوێ هەر ئەیدەنە فڵانە کەس و هەر وەرەسایی بە لە پێش خۆتەوە بینێرە با بڕوە ڕۆژێک دێنە کوڕ بەکەڵکت دێت، نەپارە بەکەڵکت دێت، نە عەشیرەت بەکەڵکت دێت. يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. أو مالك لبينا وخوايا نيبخشي أبيت أو مارك صلاة أبيت أو أجدهايا بيتا وتا خواي قورو مهربان بمان باريزيت داوا كين خواي قورو مهربان كهداية من بداو وهدايتي دولة من كان من بدا خواي قورو مهربان ضليان نرم بكا زياتر بو أوي شاوان لفقيران بيت لو نبيك قرزارن لو گەنجانە بێت کە ژنیان نییە، لەو ماڵانە بێت کەوا ماڵیان نییە، خوای گەورە میهرەبان دڵەکانیان نەرم بکا و بەڕەحم و بەزەی خۆی ڕەحممان لێ بکا و بمان پارێزێ لە عەذابی ڕۆژی قیامەت. آمين والحمد لله رب العالمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.